ترامپ پیامکشی با سوریه شاند و گفت که بیرز و حرمت لگل کردان تیو بگیرن. نونر تایبت سراک امریکای تام باراک لیشامه بی سراک کمار سوریه احمد شر رجیویه و راگی هند که سراک ترامپ رازی بویه که جزای نسر سوریه اینه بین راگی هند. تام باراک لیسر نوه سراک امریکای دونالد ترامپ و وزیر کارندر و مارکو روبیو لیشامه بی سراک کمار سوریه احمد شر و وزیر کارندر و اشت شیبانی را هفدیتنک پیکانی. لیگور نوچه گهانی رو داوه دی هفدیتنه ده بویرن داویین لی هلبه و پیواجویا و گوهستینا دیروکی یا سوریه حتین گوتو بیش گیرن. باراک دی داخسویانی اسوید دیار کر که ترامپ و گاوه وکی درفته که گیرنگ دی بینه جیبو سوریه که نو یا یک گیرتی که تیده همو پیکاته. عرب، کرد، درزی، شیرستیان، علوی، اوری، اورین بین درمان کیرن و بیشتری اوان ادیسازین اولهی بیره و بیریه ده بار مسوکر کیرن. تام باراک دیار کرد که جزای نسر سوریه تنراکی. جیبو ناسکیرین و درفته بی ترامپ کبول کرد که جزایان راکه در کشانسه که بیده سوریه جیبو بی پیش بگیچه. حکومت امریکای پیشتگیریه دیده و گوهستینا دیروکی سوریه و پیشتگیریه دیده حکومت سوریه یا دیوین سراکتی احمد شر. باراک دی داخسویانی ده بالکشان سر رولا هزن سوریه دموکراتیک و قربانی دانوان علی دیجی دایشه. باراک دست نشان کرد که حکومت سوریه پابند بونخسوه یا بی پیمان انتگراسیون یا اداره 2025 بی اشستیر دوچاره کریه و ویها پیدا چو. او پیمان چارچوبه که پیدا دیگه جبو تبلیکیرین هزن شتستیه دی ناو سازی نشتمنی ده. بی اوایه که مافن کردن بی پریز و یکیتی و سروریا سوریه سورت بیکه. نونره امریکای دیار کرد که بویرن داوی ان لحلب شرطن و پیمان دیکسن خطره و او جوروشه گلکی بیفیکارین. تام باراک بانگه همو آلیان کرد. ام بانگی همو آلیان دیکن که هری زیدسوه بگیرن تاویل شر راوستینن و لیگوری پیمان ده اداره و یکه نیسان 2025 اندی ناو برا حکومت سوریه و هشستیه ده وگرین. تندی دستگفتین که پیشتی کتین رژیم بشار اسد حتین بی دستخیستن دیگه مترسیه. تیم روبیو آماده ناو بین کاری جیکل. دیداویا داخسویانی ده دیار کردن که تیم وزیر کارندر و مارکو روبیو آماده که دی ناو برا حکومت سوریه و HSD ده حسان کاری بیکش با پیواجویه که برپرسیار. انتگراسیونه. حتی که سکیرین که آرمانج سوریه که یک گرتی و دیگه کارتش نشتمانی و سرور که تده وکیوی دادمندی و درفت لگنده جبو همون ببین. ونال تمام الجهان اردو لك ولربران للرجتان هميشه خن وقيان خويان دان من كورير وشلاتم وردو ساواتم نزالي كرماشانم بس أنا نمادم ريشة دار نجاتم بديني وزاتم سر برسم جورب براو من التبان مادم زمان منا كردستان كان منا ويخاك افتخار كم كاي هرسوان منا
ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە کڵپەی ژینای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان مەڵەکشایی بەژنی بەرزی شەهیدێکە مێژوو هاتووە پێش ناشتنی سەردەمێکی بە خوێنی ئەو پیرۆزکە کچانی ڕۆژ لە قەسری شیرینی فەرهاد بە مەشخەڵی هەتاوە خەوی تاریکی تێکەدەن هاوارەکەن ئێمە نانمان لە گەروی شێر دەرهێناوە چۆن مافی خۆ لە دەستی دێ و دەرناهێنین
کوڕانی ئاگر و ئیلام و وارسانی ماد و شاکۆ هاوارەکەن هۆ داگیرکەر بڕوانە بۆ ئەو شاخانە کەی وەرزەڕین سەری شۆڕ کرد کەی پەڕوا بوو بە دەشتایی کەی بینیتان بێستون سەری هەڵگرتووە ئەو کات زیاتر دڵنیابن کورد ڕیشەی زیاتر ڕۆچووە ئێوە دەیان جار نێژراون کورد زیندووە و نەمردووە ئیلامی ئاگر و سەنگەر لە فەرهەنگی گشت شەقامێک ترس و لەرزی هاوێشتە دەر هاواری کرد دیکتاتۆری بەخوێن تینوی شاری تاران کە فەس بێنی سنوورەکان ئەخەینە ژێر سێبەری باڵ ڕەشەبابیت ئەبین بە بەردی ڕوش و سەخت کۆماری سێدارە و پەتبی بۆت ئەبین بە ئاودانان ببیت بە ئاگر و ئاسن ببیت بە ئاگر و ئاسن لێت ناترسین ئەتکەین بە تۆزی سەربانان بدرێژی ژین من ئامادەم بۆ میمەندی مەینەت ڕادام بدرێژی ژین من شاری وڵات ڕوحی ژینا دەدوێنێ وەلە بینم شاری وڵات ڕوحی ژینا دەدوێنێ ژنی وردی ئازاو دلێر ڕزگاری دەنەخشێنێ ژم ژیان
آزادی بۆ یاران بەدی دێنێ بۆ ئینسان بەدی دێنێ بۆ ئینسان بەدی دێنێ Rede,